خۆشەویستان سڵاوتان لێبێ من ئێستا لە لەندەنی پایتەختی وڵاتی بەریتانیان بێگومان لە یەکێک لەو سنتەر و ناوەندە گەورانم کە بزنس دیزاین سنتەر بێگومان لێرەدا زیاتر لە 60 وڵاتەوە هەموو بەرەمهێنەرانی فلم لەم بینایەدا کۆ دەبنێت و لە نێویشاندا کوردستان وەکو یەکێک لە ئەو بوارانی کە بێگومان کۆمیسیۆنی فیلمی سلێمانی لێرەدا ئەوانیش بۆسی خۆیانیان هەیە لێرەدا پێشوازی لە گەورە بەرەمهێنەرەکانی بواری فلم دەکەن ترەمو ئەوانی کە بۆ لۆکیشنی فلم یاخود بۆ بواری بەرەمهێنانی فلم یاخود دەیانەوێت بچن لە وڵاتێکی تر سەرمایی فلم بخەنەگەڕ دەتوانن ڕوو بکەنە ئێرە و لێرەدا هەمویان بەرێک دەکەون ڕاستە و خۆ کۆمیسیۆنەکان ڕێنوێنی دەکەن ڕێنمایی دەکەن بۆی تۆ بتوانی لەو وڵاتەیە فلم بەرەمبێنی بۆ نمونە لەنێو ئەم بینایی پشتی منەوە کە ئایڵم کا بێگومان فۆکس ئەنجامی داوە و بەرەمهێنەرانی فیلمی کۆ کردوتەوە کوردستانیش بەشێکە لە تیایدا واتە لەمەولا ئەگەر بەرەمهێنەرێکی فیلم بێوێت بێت لە کوردستان فیلم بەرەم بێنێت دەتوانێت ڕاستەخۆ پەیوەندی بە کۆمسۆنی فیلمی سلێمانیەوە بکات و ئەوان ڕێنیشاندن ئەمڕۆ وەکوتم شوێنێکی تایبەت هەیە و گەورە بەرەمهێنەرەکان پرسیار دەکەن لەسەر ئەوەی کە لە کوردستان چۆن بواری فیلم و فیلمسازی بەڕۆ پێشەوە دەڕوات ئەگەر فیلمێک بیانەوێت لە کوردستان یاخود لۆکیشنەکەی لەوێ بەرەمی بێنن چییە ئەوان ڕێنوێنە لەم ڕێپۆرتاژەیە هەوڵەدەم ورد و دریشتی ناوەڕۆکی ئەو کۆمیسیۆن و هەروە بەشێک لە کۆمیسیۆنەکانی ترتان بۆ ڕوونکەوە لەگەڵمان من کورسات هیچێکە لە سپۆنسەرانی کە هاتوتە ئێرە و من نوێنەراتیەوان دەکەم بدێنە ئێرە چێکی ئایدیەکەمانەکەواتە و باجی کە بۆمان دانراوە و ناوی ئێمە لێرە هەیە دیارە بم دیوە ئۆکەی تەنکیو دەگومان لێرەوە داخڵە بین هەموو بەرەمهێنەرانی فیلم لە هەموو بوارەکان ئیتر لە بواری بەرەمهێنان لە بواری لۆکیشن لە بواری کەلوپەل و پێداویستی سینەمایی لە هەموو بوارەکان لێرە بوونی هەیە و هەرێکیان لە بەشی سێکشنی تایبەتی خۆی هەیە دەبینرێت یعنی ئەگەر بۆ نمونە کە داخڵی هێرابیت ڕاستەخۆ بەشێکی زۆر لە کۆمپانیاکە دەبینی بۆ نمونە ئەمە یەکێکە لەو کۆمپانیانی کە پێم وابێت لە زۆرێک لە وڵاتەکان کاریان کردووە بۆ من لە فیلمەکاندا تۆ کاتێک مناڵێک دەبینی لەدایک دەبێ یان خانمێک دەبینی کە دوو گیانە بەم جۆرە سکەکەی بۆەکەن یاخود کاتی منداڵی ساوە کە تازە لەدایک دەبێ من لە زۆرێک لە فیلمەکانە بینیومانەکە بەم جۆرە منداڵێک لەدایک بووە منزانێ منداڵێکی ڕاستی بەڵام لە بنەڕەتدا ئەم جۆرە کۆمپانیانە ئێستا پیشەسازیەکەی لەو بواریایە کە مناڵەکە ناوە دروستەکە و منداڵی باوشیشی بە هەمان شێوە دروستکراوە. دەتوانی دەربارەی ئەم بەرهەمانە کەمێک بۆم بدوێیت؟ بەڵێ بە دڵنیاییەوە تیمەکەی ئێمە کار بۆ سینەما دەکەین بە تایبەتی لە دروستکردنی هەندێک پێویستی بە سیلیکۆن وەک مناڵی ساوە و ژنانی دووگیان. بێزەحمەت ئەتوانم ئەو مناڵە لە باوەش بکەم؟ بەڵێ بێگومان هەر کێشی منداڵێکشی هەیە نەرموشی لە هەروەکو منداڵ ئان چیتر؟ ئێمە لە فەڕەنساوە هاتووین دەمانەوێت چەندیمەنێکی نێو فلیمەکان کە مناڵی کۆرپە و تازە لەدایک بووە خوژنانی دووگیان بە سیلیکۆن هاوشێوەی ڕاستەقینە دروست بکەین و لە ئایندەیەکی نزیکدا لە لەندەن دەست بە کارەکانمان دەکەین. دەگومانەمی کایبن ئەمان مناڵ بەرەمێنن بۆ بواری پرۆدەکشن و بەرەمێنانی فیلم و لە ساتی لەدایکبوونی منداڵەکانەوە لە نێو فیلمەکانە تا ئاوها گەورە بێت چکە ئەمە کارێکی قورس و سەختە بەڵام زۆر جوار بە هەموو ڕەنگەکانیش هەیەنە. Thank you very much. You're welcome. دەگومان خۆشویستان بۆن مەیسە لە پشتی منەوە لە وڵاتی ئیسپانیا هەیە بۆ نمونە لێرەدا کۆمیسیۆنی وڵاتی ئیسپانیا بۆ بواری فیلمسازی هەرێکی هەموو جۆرە خزمەتگوزارەکانی خۆیان نەخەنە ڕوو باس لە خزمەتگوزارەکانی خۆیانەکەن یەکێک لەو درامانی کە ئێستا یەکێکە لەو درامانی کە زۆر بەناوبانگە وەکو لە وێنەکە لە پشتی منەوە دیارە دەیخەنە ڕوو بەرهەمهێنەرانی فیلم کە دێنە ئێرە دەبینن
کۆمیسیۆنی ئەو وڵاتە هەموو خزمەتگوزارەکانی فەرهەم کرد و ئاسانکاری کردو بۆی کە بەرهەمهێنان بکرێت لە وڵاتەیە بەم جۆرە دێن گفتوگۆکەن بۆی بتوانن فلیمی ئایندە بەرەم بێنن و بتوانن ئەو ئاسانکاریان و خزمەتگوزارانە چی لە ڕووی لۆکیشنەوە لە ڕووی سێڤیسەوە لە ڕووی کەلوپەل و پێداویستی بەرهەمهێنان و هەمووی جێبەجێ ئەکرێت ئەوەی کە بیرمان نەچێت لە بەشی سەرەوە گەراوکارم توانێت هەندێک لە دیمەنەکانتان بۆ گازوەترش پیشاندانین بێگومان لێرەدا چەندین پانێڵ بەڕێواچێت ئەو پانێڵانە هەریەکەیان تایبەتن بە بوارێکی بواری فیلم بۆ پێشەوەی کە بێمە ئێرە باسییان کرد هەندێک فیلم هەیە کە پێشتر بەرەمێنراون و دڵنیام زۆری هێشتان بینیوتانە فیلمی دا ترو دیتێکتیف و لۆرد ئۆف دە ڕینگ و بێگومان گلادیێتەر ئەمانە ئەو جۆرە فیلمانن کە زۆر بەناوبانگن و تەماشایانەکەی بەرهەمێنەرانی فیلم دەیانێت بزانن هەم ئەو چ کۆمیسیۆنێک ئەم شتەی کردووە و لە لۆکیشن لێکوە بووە و ئەو کەلوپەل و پێداویستانی کام فیلمی پێ بەرەماتوە بەم جۆرە شازە بەرەماتووە ئەمە ئیشی ئەم جۆرە شوێنەیە کە دێنە ئێرە و گفتوگوی خۆیانەکەن و هەمانگی دروستەکەن. سیستانە و فیلمانی کە ئێمە بینین بێگومان کە ئاوا ئاوی تێکەوێت و زۆرێکیانە بینین کە پێمان سیرێکە ئەو جۆرە دیمەنانە جۆرە سینانە چۆن بەرهەم دێت دیارە یەکێک لە کۆمپانیەکان وەکو دەبینن ئەو ئەم بوارە ئەڕەخسێن لەمێ پرسیاری ئەو بکەم ئەگەر بکرێت لەبارەی خزمەتگوزارەکان قسەم بۆ بکەیت بە تایبەت لە بواری ستەیجی ئاو یاخۆ ستۆدیۆی ئاو ئەمانە چی؟ ئێمە تیمی ئاوی بەرهەمهێنانین لە بەلژیکا بە باشترین کوالەتی ئەتوانین ژینگەیەکی ئاوی دروست بکەین بۆ دیمەنەکانی نێوفیلمەکان بە تایبەت کاتە فیلمێک بەرهەمدێ بەرهەمهێنەران ڕوبەڕووی ئاستەنگی کەشوهەوا ئەبنەوە ئێمە ئەو کەشوهەوایان بۆ فراهەم ئەکەین کە خۆیان ئەیانەوێ چونکە زۆر جار کەشوهەوا ڕێگر ئەبێ لە ڕێکۆردکردنی فیلم ئەو زۆر ترسناکە هەر بۆیە ئێمە ڕووناکی و کەلوپەلی تایبەتیمان هەیە بۆ بەرهەمهێنانی فیلم لە هەر کوێی دنیا بن ئاسانکاری بۆ بەرهەمهێنانیان ئەەکەین. دەتوانی ناوی چەند فیلمێکیان درامەیەکم پێ بڵێت کە لە ستۆدیۆکانی ئاوی ئێوە ئەنجامتان داوە یاخود بەرهەمتان هێناوە؟ ڕەنگە ڕێگەم پێ نەدرێ من ناوی فیلم و زنجیرەکان بهێنم کە کارمان لەگەڵ کردوون بەڵام زۆرێک لە فیلم و زنجیرە دراماکانی پلاتفۆرمی نێتفلیکس کارمانتیا کردووە بەڵام لە فیلمی ویشن ئیمپۆسیبل یەکێکە لەو فیلمانی کە کارمانتیا کردووە و زۆر شانازی پێوەکەین. و چەند گرنگە کۆمیسیۆنی فیلم هەبێت و ئاشناتان بکات بە کارەکان و ئاسانکاریتان بۆ بکات بەتایبەتی لە کوردستان زۆر گرنگە کە کۆمیسیۆنێک ئەو کارە بکات و دەستگایەکی میدیایی پرۆفیشناڵ کاریان بۆ بکات تاوەکو فیلم سازان بێن و لەوێ پیشەسازی فیلم بەگەڕ بخەن. خۆشویستانێمە لە ئیڤنتی فۆکسین زیاتر لە 80 وڵاتی جیهان بەرهەمهێنەرانی فیلم ئەمڕۆ ڕویان کردوتە ئێرە چونکە دروشمی ئیڤنتەکەش وایە کە بەرهەمهێنەران یەکتریە بینن و لە ڕێگەی کۆمیسیۆنە جیاوازەکانەوە دەتوانن ئەو هەمانگیە دروستکەن ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە وەکو دەستگای میدیایی کورسات وارووا کۆمیسیۆنی فیلمی سلێمانی لە نێو ئەم ئیڤنتەدا بەشداریە خات و باوی یاسینم لەگەڵدایە کە بەڕێزیان سەرۆکی کۆمیسیۆنی فیلمی سلێمانین دەمەوێت ئەو باسیی گرنگی کۆمیسیۆنە بە بکە خات و باوی سڵاو لێبێت. زۆر سپاس بەخێر بێن. خات و باوی پێم وڵە گرنگی کۆمیسیۆنی فیلم چییە بۆ ئێمە کۆمیسیۆنی فیلمی سلێمانی چییە چی ئەکات؟ لە هەموو وڵاتێکە فیلم کۆمیسیۆن گرنگترین دەستگایە کە قازانجنەویستە بۆ ئەوەی بۆ خەڵکی ڕوونکەینەوە خەڵک تۆزە لێیان تێگەچێت کۆمیسیۆن قازانجنەویستە لە هەموو وڵاتێکە یەکەم شوێنە کە خەڵک کۆنتاکتی لەگەڵاکە لە دەروی وڵات ئەگەر بیاوێ بڕوات لەو وڵاتە فیلمەکەی بەرهەم بێنێ تۆ لە ڕێی کۆمیسیۆنەوانەیە ئیش ئەهێنیت بۆ وڵاتەکەت لە بواری ئاودیۆ ڤیژوەڵ یعنی سەمعی و مەرئی هەموو شتێک کە لە بواری ئاودیۆ ڤیژوەڵا بێت پەیوەندی ئەکات بە کۆمیسیۆنی ئەو وڵاتەوە بۆ ئەوی بڕوات فیلمەکەی لە وڵاتەیە بەرهەم بێنێت و ئێمە وەکو فیلم کۆمیسیۆنی سلەیمانی بە شێوەیەکی زۆر پرۆفشنەڵانە ئەمانەوێت هەموو سێڤیس و هەموو شتەکانی بواری پرۆدەکشنی فیلم و میدیا بەعام
لە وڵاتەکەمانە داتا بکەین بۆ ئەوەی شانی خەڵکانی دەرەوەی بین لە هەمان کاتە ئێمە پرۆمۆشن و لۆبی ئەەکەین بۆ کوردستان وەکو لۆکیشنێکی تەسویر لەبەرەوەی ئێمە لۆکیشنی زۆر جوارمان هەیە لە زۆر لە بەرەمێنەران بێن لە کوردستان فیلمەکانیان بەرەم بێنن وانە بە شازەکان کە من تێگەیشتم بەڵێ لە سایاسا فیلم کۆمیسیۆن ئیشی ئەوەیە پرۆمۆشن بۆ وڵاتێک بکات لە دەرەوەی وڵات بۆ ئەوەی خانی هەموو ئەو کەسانە بات کە لە بواری پرۆدەکشنا ئیشەکەن فلیمەکانیان بێنن لە وڵاتەیە ئیش بکەن ئەمەش بۆ گرنگە لەبەرەوەی یەک پارەیەکی زۆرێنن لەگەڵ خۆیان لەو وڵاتەیە سەرفیەکەن لە کێە لە وڵاتەیە سەرفیەکەن لە ئاسنگەرە لە دارتاشا لە ئوتێلا لە مەطعەمە چکە تۆ لە یەکەم دقیقە قاچ ئەخاتە ناو ئەو وڵاتەوە پارە سەرفەکان هەتا ئەڕوا بەڵام لە هەمان کاتیشە هەموو ئەو گەنجانەی کە لەم بوارەیە ئیشەکەن ئیشیان دەسەکەوێت هەموو پرۆدەکشن کۆمپانیاکان ئیشیان دەسەکەوێت فیلم کۆمیشنەکە خۆی پارەی دەست ناکەوێت تا هەلی کاریش دەستەبەرەکە لە کوردستان بۆ ژمارێکی زۆر لە گەنج بۆ ژمارێکی زۆر لە کۆمپانیا بۆ ژمارێکی زۆر لە ئۆتێل و مۆتێل واتە مەبەستێکی تریشتەوەیە هەرخۆی مەبەستەکەی ئەوەیە مەبەستەکەی خۆی بیزەبت یعنی تۆ ڕقم یەک ئەوەیە کە ئێمە لە بوارەکەی خۆمانە پێڵین ئێکۆنۆمیک ئیمپاکت یعنی کۆمیشن ئیش ئەکات لەسەر بواری ئابووری بەرزکاتەوە لەو وڵاتەیە بز لە ڕێگەی ئەم ئیندوستریەوە یەکێ لەو شوێنە گەورانی کە گرنگە ئێمە بین بۆی بە خەڵک بڵین ئێمە هەین لە بەری چاسە نازانن کە ئێمە ئەم شتمانەیە وردە بە خەڵکیە ناسێنین یەکێک لەو شوێنە گرنگانە ئەم فۆکوسەیە لە بەری هەموو چەنگاوێکمان ناوە بڵین ئێمە هەین هیچ هەنگاوێکەیە وەکو کۆمیسیۆنەکەیەوە چییە کرێباسی جەوەنگانم بکەین ئێمە گەورەترین ئیفتیتاحمان کرد لە کاتی فێستیڤاڵی بەرلینالەیە کە بوسێکی گەورەمان هەبوو بە هەموو خەڵکمان و دەمە فیلم کۆمیسیۆنی سلەیمانیە دوای ئەوە لە ئەمریکا لە کاتی هەفتەی کۆمیشنەکانە وجودمان هەبوو ئەوە ئێستا لە فۆکسین ساڵی داهاتوو لە 3-4 شوێنی تر ئەبین لەبەرەوەی ئێستا ئێمە لە مەرحەلەی ئەوەیە کە کۆمیسیۆنەکە بە دنیا بناسێنین داتای سرویسەکان بکەین بڵین پرۆدەکشن کۆمپانیامان هەیە بەڵام مانای ئەوە نییە بۆی ئەها هەموو شتەکان نەڵین هەمووی پێرفێکتە بڵین ئێمە هەموو شتێکمان هەیە ئێمە هەموو شتێکمان نیە ئێمە وەکو کۆمیسیۆنی سلەیمانی لە هەمان کاتا لە ساڵی داهاتووەوە ئیشەکەین لەسەر ئەوەی کە ئێمە پێڵین کەپاسیتی بیلدینگ واتە ئێمە چەنەها دەورەی ئینتەرناشنەڵ بە خەڵکی عالەمی ئەو خەڵکانی کە ئەگەر تۆ گوگڵ یان بکەی ئەیاندۆزیتەوە چکە ئەم زۆر جار ئەجنەبیەت بۆ کوردستان ئەگەڕی بە دوای ناڵی ئەمە چی کردووە لە وڵاتەکەی خۆی ئێمە ئەوە ناکەین تۆ کە گەڕای بە دوای ئەو کەسەی کە هاتووە دەرز بڵێتەوە لە کوردستان یەک CV دەوڵەمەند ئەبینی کە خۆت حەزەکەی بڕۆی ئەمەش بۆچی گرنگە هەموو ئەو گەنجانەی کە بەشداری ئەم پرۆگرامانە بن یاخود ئەم فیلم لابانە بن یان ئەم وەرکشۆپانی ئێمە بن پێویست ناکا پارە بن چکە کۆمیسیۆنەکە خۆی دابینیە کە یعنی لە ئێوە تا زێد ئەم فیلم کۆمیسیۆنە ئیش ئەکا لەسەر ئەوەی گەنجەکانمان وا لێ بکە پرۆفشنەڵ بن بواری پرۆدەکشن لە وڵاتەکە ئۆرگەنایز کات پرۆفشنەڵیکە فاسیلیتی و لۆجستیکەوانی لە بواری پرۆدەکشن ئازانن ئەمانە ئەزانن ڕێکی خاتەوانێ و پرۆفشنەڵیکە بۆ ئەوی کە ئێمە هاتین بۆ ئەم شوێنانە پێیان وتین ئێوە چیتان هەیە ئێمە بڵین یاک دوو سێمانەیە بۆی بێن لە وڵاتەکەمانە تەسوید بکەن خۆشەویستان لەو شوێنەی یاخۆتە و پرزگەیە ئەو شوێنی کە تەرخان کراوە بۆ بەشی کوردی خۆت کۆمیسیۆنی فیلمی سلێمانی و دەمەوێت لە پەراوێزیەوەیە چەند چاوپێکەوتنیە لەگەڵ بەرهەمێنەرانی فیلم و لۆکیشن مەنیجەر و ئەوانی کە دەستیانێ لە بەرهەمێن دروستکردنی فیلمدا بۆی بزانین ئەوان تێڕوانیان بەرامبەر بە کوردستان چیە هاواری و منیش باشم سپاس زۆر سپاس کوردی شو پێشتر لە کوردستان بوویت؟ نامن لە کوردستان نەبووم بەڵام خەڵکانێگە ناسم کە خەڵکیێوێن لەوانیشەوە هەنێک و شەو دەستەواژە فێر پێما بێت بەڕێستان بەڕۆبەری لۆکیشنن بۆ بەرهەمێنانی فیلم چ پێشبینیەکتان بۆ کوردستان هەیە؟ بەڵێ ڕاستە پێم وایە لە ڕێگەی ئەم کۆمیسیۆنەوە بۆمان ئاشکرا بێ کە شوێنێکی لەبار و گونجاوە بۆ بەرهەمێنانی فیلم ئەوەی بۆ من گرنگە بزانم کە چ شوێنێکەیە بۆ فیلم لە کوردستان یاخۆ ژێرخانی فیلم چۆنە لەو هەرێمە بۆیە لە ئێستاوە زۆر حەزەکەم بێم پێش چەند ڕۆژێک لەگەڵ دەستگای میدیای کورساتە لێکتەگەیشتنامەیەک ئیمزاکراوە ئێستا کورساتیش سپۆنسەری ئەم
ئێڤنتێ با بڵێن لە بەشی کوردیەکەی ئەو لێکتێگەیشن نامێکی بگەم خۆشە لێراگە باسی شتی ڕۆڵی کورسات چی دەبێت وای هەموو فیلم کۆمیسیۆنێک لە دنیاە ڕێکەوتن نامە ئیمزا ئەکا لەگەڵ ئەو دەستگا و دام و دەستگا و شوێنانەی ناو وڵاتەکەی لەبەر ئەوەی من خۆم شخصیان باوەڕم بەوەی هیچ شتێک بەتەنیا ناکرێت تۆ قەت ناتوانانی هیچ شتێک بەتەنیا بکەیت بۆیە ئەبێت لە ناو خۆیان لە لۆکەڵیا بگەڕێی بە دوای ئەو شوێنانەی کە تۆ ئەم پەزڵی پێتەواوکەی و ئەگەر ئێمە باسی تاریخی سلەیمانی بکەین ناتوانی باسی بواری مێدیای سلەیمانی بکەیت لەو دەقەیە کە مێدیا هەیە باسی کورسات نەکەی یعنی ناتوانانی ئەو شتە بکەیت بۆیە بەڕێی من ئەو لە یەکتێگەیشتنی کە ئێمە ئیمزامان کرد لەگەڵ کورساتە بۆ ئەوەشە کە کورسات بەرینە دەرەوەی وڵات بەرینە دەرەوەی چوارچێوەی هەرێمی کوردستان و ئێمەش لە هەمان کاتە ئەو جارەی تریش وتم شتێکمان هەبێ لە کوردستان کە ئێمە بەیەکەوە پرۆژە بکەین بەیەکەوە پرۆگراممان هەیە لابمان هەیە وەکو ئەمە یەکەم هەنگاوی ئەم هەماهەنگیە کە ئێمە کوردمانەکە ئێمە هەردووکمان لێرە و جوزمان هەبێت بۆ ئەوەی کوردستان و سلەیمانی بە دەرەوە بناسێنین خەناوەکانی داهاتوو جارە زۆرن باسییان ناکەین زۆر بە کورتی بێم بڵێ کەمێکیتر لێرە تۆ چی ڕوونەکەیتەوە بۆ ئامادەبوانی لێرە یەکەم جارە بێ وێڵکەمیان بکەین ئەمە بە خێرهاتنیان بکەین لەبەرەوەی ئێمە ئەم ڕێسەپشنەمان کردووە کە تەنها پرۆفشنەڵەکانی ئەم بواری ئێمە واتە ئەوانەی لۆکیشن مانجەرەکان پرۆدەکشن مانجەرەکان پرۆدیوسەرەکان بۆ ئەم ڕێسەپشنە داوەتمان کردوون بۆ ئەوەی ئێمە پێیان بڵین کە لە کوردستان سلەیمانی چیمان هەیە ئەو کاتە ئەوان ئەڕۆن بە دە کەسی ترەڵێن بەویستی تر ئەڵێن لە پرۆدەکشن کۆمپانیاکانیان لە وڵاتەکانیان تۆ بەم شێوەیە وڵاتەکە ئەناسێری چونکە ئەگەر ئێمە هەر لە ناو خۆیان دانیشی قسە بۆ خۆمان بکەین کەس ئاگەی لێمان نابێ بۆیە ئەبێت بۆ ئەم شوێنانە بین بۆ خەڵکی دەرەوە قسە بکەین یعنی کات هاتۆ ئێمە خۆمان بە دەرەوە بناسێنین نەک هەر بەیەکەوە شتەکان بکەین دەستە خۆش دەستەر کەوتوو بن بەڵە خۆشویستانەوە وتەکانی هاتوو باجی بوو کە بێگومان گرینگە ئێمە ژۆک و کورد خۆمان بناسێنین بە دەرەوە واوەی کە باسی کرد ئەم هەنگاوەی کۆمیسیۆنی فیلمی سلێمانی لەگەڵ دەستگای میدیای کورسات یەکەم هەنگاوی بەرەو نێودەوڵەتی بوونی هەموو ئەو ئایدیانەیە کە هەمانە یاخود بە نێودەوڵەتی بوونی کورساتیش. I'm very glad that you guys are here. We are from the Kurdistan Film Commission Sulaimani, and we are just here to introduce you or just say a little bit about Kurdistan and the fact that we have a film commission and that we welcome all the professionals to consider Kurdistan as their upcoming film location. And whatever information you need to know about our services, facilities, logistics, and anything else, please reach out to our website or the email address that's on the tables, and we will be glad and happy to answer all of your questions. And for the rest, I'm very happy that you are here, and I hope you have a chance to know a little bit more about Kurdistan as a filming location, because it is truly, truly, truly stunning. Thank you for coming. لە پراوێزی ئیڤنتی فۆکسا میران عومەرێکێک لە مۆنتێرەکانی بواری فیلم و سینەمان بینی و میران سڵاو لێ بێم کاتت باش سڵاو کاتە باش میران چەند گرنگە ئێمە ئەم کۆمیسیۆنانەمان هەبێت لێرە چەند گرنگە خۆتۆ خۆت چیت بینی لێرە بەڕاستی من زۆر خۆم بە خۆشحاڵزانم کە یەکێک بووم لە ئەو کەسانەی کە بانگێش کرام لەلایەن کۆمیسیۆنی سلێمانیەوە گرنگێکی تایبەتی خۆی ئەم کۆمیسیۆنە کەوا ئاکات کە ئەم هەشتا وڵاتی کە لەم شوێنەیان کە کوردستان ئەبێتە دەرگایە کە بۆی کە لۆکەشنەکانی ئێمە ببینن کە ئەمە زۆر گرنگێکی تایبەتیە ئەوەش ئەوەکە کە گەنجەکانمان ئەو کەسانەمان کە لە بواری فیلمسازیان ئەو کەسانە کە بتوانن ئیشان دەستکەوە کە دەستکە وەرەوە ئەزمموی ئەم کەسانی کە لەم بوارەیان ئەوە چەندها ساڵە ئەزممویانەیە چەندها ساڵە کە کادی و پرۆفشناڵی خوێنویانە
کەواکە ئێمەش بەرەو پێشەوە بچین و دەرگای زیاتر و هەری کاری زیاتر بڕەچێت لە کوردستانەوە. باوانتەرەڵەن دەرهێنەری دووە ینی دەرەێری دووە زۆر دیمەن هەیە لەنەو فیلمەکانە کە دروستکردنیان پرسانی چەند لە وڵاتی خۆمانە ئاسانکاری هەیە بۆ ئەوەی تۆ فیلمێکی پاک بێتە بەردەست بتوانانی بە سادەترین شێ و ئاسانترین ڕێگە ئێدیتیان. ئێمە زۆر ڕۆکار هەیە کە وا ئاکات کە ئێمە شتێکمان لە خیاڵە ئیمێجێکمان لە خیاڵە ڕسمێکمان لە خیاڵە وێنێکمان لە خیاڵە ئەمانەوەی بیکەین بەڵام بە حکمی ئەوەی کە بۆ ئاشنای کۆمەڵە شت نین بەڵام ئەم کۆمشنە ئەمە وا ئاکا کە بەڕاستی ئێستا بۆم نەمە خۆم لەگەڵ چەکدین کۆمپانیا قسم کرد کۆنتاکتمان گوڕێەوە پەیوەندیمان کرد پێکەوە یعنی بەڕاستی شتی زۆر سەرسامیانە کە بێنە ئەو وڵاتی ئەمە زیاتر و زیاتر بواری پیشەسازی فیلم زیاتر پێشەکەوێت یعنی ئەمە شتێکی زۆر باشە کە هەبێت ینی من دەستخۆشی لە کەناڵی کورسات و ئەم کۆمشتنی سلێمانەکەم دەستەوان خۆش بێ و بەخۆش حاڵ ماری جانکە بینین دەستمان زۆر سپاس. خۆشویستان لە پەرایوێزی سینەمای یاخۆتە ئەو سینەماکارانی کە لێرەدان من ێستا خاتونێکم لەگەڵا هەم بۆ خۆی نووسری واری فیلمەوە تا سینانستە و هەروە ئەکتەریشە ستەیسی تۆلس کە بێگومان یەکێکە لەو خانمانی کە پێشتر لە کوردستان بوو وەلێ فیلمێکی بەرەمهێناوە ئەوە ئەم مەزمونی هەیە لەگەڵ کوردستان بزانین چەند بەلایەوە گرینگە کە ئەم کۆمیسیۆنە هەبێت. ئێمە بێت بەڕێستان پێشتر لە کوردستان بوون و ئەزمموی نوێتان کردووە باسێکی ئەو ئەزمونەمان بۆ بکە لەوێ. بەڵێ لە ساڵی 2015 لە کوردستان بووم و فلیمێکمان لەسەر میزۆپۆتامیا بەرهەمهێناوە. چەند گرنگە کۆمیسیۆنی فیلمی سلێمانی بوونی هەیە ئێستا ئێوە ئەتانوێت پرسیارەکانتان وەڵام بدرێتەوە چونکە ئەو کاتیەوە لە کوردستان بوون و کاتە کۆمیسیۆن نەبوو. ئەمە زۆر گرنگە بۆ ئێمە بزانین لەکوێ و بەچی شێوازێک فلیم بەرهەم بهێنین. لا ڕێگەی ئەم کۆمیسیۆنەوە ڕێگامان نیشان بدرێت ئاسانکاری بکرێت بۆ بوارەکە چونکە جارێکیان نەمان دەزانی بۆ کوێ بچین پرس بەکێ بکەین بۆیە ئەم کۆمیسیۆنە زۆر گرنگە. بیرت لەوە نەکردوتەوە یاخۆت هیچ پلانێکت هەیە جارێکتر بیتەوە بۆ کوردستان بۆ بەرهەمهێنانی فیلم؟ کوردستان زۆر شوێنێکی سەرنجڕاکێشە بەڕاستی لۆکیشنەکانی تایبەتن بۆم بگونجێت سبەی دێم و فلیمێکی نوێ بەرهەم دەهێنم بەڵام ئەوە پێویستی باکات و سپۆنسەر هەیە. سەرەتا کە هاتم زۆر ئاسایی نەبوو بۆم زۆر ترسام بەڵام دوایی کازانیم کوردستان زۆر گونجاوە بۆ بەرهەمهێنانی فیلم بۆ هەر کۆمپانیایەکی فیلم ئەگەر بێوێت بەرهەمی بهێنێت. Hello, Mr. Steve. It's how important to سڵاو بەڕێستێف چەند گرنگە وڵاتێکی بچووکێک و کوردستان کۆمیسیۆنی فیلمی هەبێت بۆ بەرهەمهێنەرانی فیلم. زۆر گرنگە چونکەوە بازاڕگەریەکی گرنگە و زۆربەی وڵاتانە نەوێ لەو بوارەیە کارکەن لە وڵاتانە بە گوێرەی گونجاندن بۆ بەرهەمهێنەرانی فیلم. هیچیت بیستوە دەربارەی کوردستان چەند گرنگە بەرهەمهێنەرانی فیلم خۆیان بێن بە چای خۆیان کوردستان ببینن و هەماهەنگی بکەن لەگەڵ کۆمیسیۆنی فیلمی سلێمانی کوردستان. زۆر سەرنجڕاکێشە بێ بەرهەمهێنەران خۆیان بە چای خۆیان لۆکیشن و پێگەی وڵاتێک بۆ بەرهەمهێنانی فیلم ببینن. ئەمە بۆ هەمووان کارێکی گرنگ و پڕبایەخە پێم وا بێ هەرەمەش چاوەڕێەکرێت لە وڵاتەکەتان.